سڵاتان نەبێ بینەرانی شارپرێس. قەیرانەکان لە هەرێمی کوردستان ڕۆ لە زیادبوونە هەر بۆنە یان ڕووداوێکی سروشتی بێت لە زیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندایە و قەیرانێکی دیکە دەچێتە سەر قەیرانەکان و قەیرانەکان زیاتر دەبن. لە هاتنی ئەم شەپۆلە بەفر و سەرمایی کە هەرێمی کوردستانی گرتوێتەوە جگەلەوەی کە نەوت دابەش نەکرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بەسەر هاوڵاتیانە، نرخی بەرمیلێک نەوت لە ئێستادا لە هەرێمی کوردستان گەیشتۆتە 185,000 دینار. لە ئێستاشدا جگە لەم قەیرانانە، جگە لە قەیرانی کارەبا، جگە لە قەیرانی بنزین، جگە لە قەیرانی دواکەوتنی دابشکردنی موچە، قەیرانی کەمی غازیش سەری هەڵداوە بۆ دەستکەوتنی بوتڵێک غاز. هاوڵاتیانە بێت چەند کاتژمێک دەم سەرمایە سەرە بگرن بۆ دەستکەوتنی بوتڵێک غاز. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز علی حەمەسەڵا ئەندامی پەرلەمانی کوردستان. کاک علی سڵاوت لێبێ ئەم کاتت باش. سەرەتا لە لێدوانێکی وەزیری سامانە سروشتیەکانەوە دەست پێ دەکەم کە چەند مانگێک پێش ئێستا باسی لەوە کرد کە خۆی سەردانی ماڵ بە ماڵی هەرێمی کوردستان دەکات و نەوت ئەگەێنێت بە هەموو ماڵەکان و هەفتەی ڕابردوش بە هەمان شێوە ئەو قسەی دووبارە کردەوە کە نەوت بە هەموو ماڵێکی هەرێمی کوردستان ئەگەێنێ. بەڵام لە ئێستادا ئەوتا شەپۆلێکی بەفر و سەرما ڕووی لە هەرێمی کوردستان کردووە و لە هەندێک ناوچە 2 مەتر بەفرباری و لە هەندێک ناوچە بەپێی پلەکانی گەرما ئەمڕۆ 24 پلە ژێر سفرە. بەڵام نەوتەکەی حکوومەتی هەرێمی کوردستان هەر نەگەشت. سپاسانەکەم بەلای خوای گەورە. طبعاً بۆ ئەوەی هەر ماڵێک بەرمیل نەوت وەرگێت 258 میلیۆن لتر پێویستە. تاوەکو ئێستا 68 میلیۆن لتر دابشکراوە. واتە لە ساڵ پێشی خەڵکی کوردستان نەوتیان وەردەگرتووە. ینی سەکەش ئەوەیە ئەگەر ئەم هەفتە وەری دەگرنکردنیا بۆ سەرمایە خەڵک مانگی چواچی لەنەوت بکە. ئەمە بێڕوئیاییە نەبوونی پلانە لە کۆی پرۆسەی سوتەمەنیا. وەی شەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە دید و تێڕوانینێکی نیشتیمانیانەی نییە بۆ پرۆسەی منتوجاتی ناوخۆیی کە عیبارەتە لە بەنزین، نەوتی سپی، گازوایل وە غاز وەمان. ئێمە نە کێشەی کەمی نەوتمان هەیە، نە کێشەی کەمی غازمان، کێشەی پیشەسازی ناوخۆییمان هەیە. لەمووان ئێمە ئەگەر لەبری ئەو نەوتەی کە هەناردەی دەرەوەیەکرێت لە ناوخوا نەوت بپاڵاورێت، تەنیا ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت بپاڵێوێ، نەوتە سپیەکەی بە سعرێکی پشتیوانی مەدعوم بدرێ بە خەڵک و بەنزین بە کوالیتیەکی باش بەوە بۆ ئەم قەیرانانە هیچی دروست نەبوو. من ناڵێن بێ بەرامبەریش بە سعرێکی مەدعوم بە نرخێکی پشتیوانیکردن ئەمە دروست نەبوو. بەڵام ئەمان پەلەیە ئەوەیانە چۆن کۆی نەوتەکە بخەنە بۆریەوە بیفرۆشنەوە و بەشێکی پارەکە بگەڕێتەوە و بەشەی دیکەشی بەردەوام هەمومان تێبینیمان لەسەریەیە. وەک چۆن مانگی پێش لە بەرمیل نەوت سافی ئیراد کەماوەتەوە 27 دۆلار. لە کاتێکە ینی هیچ وڵاتێک نییە لە دنیا نەوتی خاوی هەبێ، پاڵاوگەی نەوتیشی هەبێ کەچی نەوت نەپاڵێ، باڕی بە پیشەسازی نەوت نەبێت. لە کاتێکە نەوت خۆی بۆ چییە نەوتی خاو؟ خۆ بۆ پاڵاوت نەبووی شتێکتر بەکار نایانی. ئەو نەوتە خاوێکە ئێمەی فرۆشین یا هەرکوێی فرۆشێ هەر لە دنیای پاڵێون پاڵاوگەکان بەشێک یەکرێ بە بەنزینی فڕۆکە، بەشێک یەکرێ بە بەنزینی ئۆتۆمبیل، نەوتی سپی لێ بەرەمێنێ، گازوایلی لێ بەرێمێ، نەوتی ڕەشە تا دواتر بەنتوجاتەکانی لێ بەرە. بەڵام نازانم حکوومەتی هەرێمی کوردستان باوەڕی بەمە نییە کە هەموو دنیا ئێستا بەمە بەڕێوە. بڵێ کای علی، ئەو سەرما و بەفری کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە هاوڵاتیان بەدەست کۆمەڵی قەیرانی زۆرەوە وەک لە سەرەتایە باسمان کرد ئەناڵێنن. بەڵام بەرپرسەکانی حکوومەت بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە خەریکی ڕەسمگرتن لەناو بەفرا و بڵاویەکەنەوە. ئەنی ئەکرێت بەرپرسەکان ئەوەنە بێباک بن؟ سەرکە ئەم کابینە بە تایبەتی و حکوومەت کێشکەی ئەوەی ناوێتدان بە هیچ ڕاستیەکە بنێ. منەو ڕۆژان ویستەوە بڵێم ڕۆبان پێ قەتا کرد. یعنی تۆ لە سا 75 خەڵک نەوتی وەرنەگرتووە کەچی دەستخۆشی لە وەزارەتی سامانە سروشتیەکان دەکرێت. یعنی وەکو وایە تۆ کوڕەکەت بێتەوە لە مەکتەب 2 لە دەبێنێ دەستخۆشی لێ بکەی بڵێ بەس نییە سپرێنێناوە. یعنی لە سا 75 خەڵک وەری نەگرت بێمە کوێی دەستخۆشیە لەبری ئەوەی بێ خەلەلەکە دیاریکە. خۆی کێشەیەم کابینە ئەوەیە قەت ناڵێ خەلەل قەت لە کاتێکە خەلەلی جدیە. ئێستا غاز بۆ غاز یەکێکە حەلی غاز زۆر ئاسان، زۆر ئاسانە حەلی غاز، بەڵام ئیرادە نییە بۆ ئەمە. ئێستا سلێمانی هەموو ڕۆژە نزیکەی 24,000 بتڵ غازی بەرەکەوێ حسەی خۆی چی لێتی
یعنی ئەگەر وا حسێبی کە هەر ماڵێ تقریبا 20 ڕۆژارێ بتڵێ غازەکە هەولێریش 24,000 بتڵی هەیە دووەکی 16,000 بتڵی هەیە 15 سیارە 15 سیارە 10 سیارە چەند سلێمانی دوێنێ محەممەد حەسیب بەمنیە و 14 15 نییە کۆمپانیاکە و مەحافزی شەڵێن 15 کە دیارە سیارێکی کۆمپانیەکە خۆی تەوزیەکە بە تەواویان یعنی فکرەکە ئەوەیە ئەمانە بە ڕێکپێکی تەوزیێدا لە سلێمانی پێشتر معمەلی غاز ئەهلی نییە کەواتە هەموویە بێ حوتوری بێت جاری وای بوو بتڵ 12 بوو 13 بۆ مەینکێ ماڵانە ئەبرێت نمونەیەتر بۆیە 10 سیارە دۆک توجاری بۆ نێچوو غازی بازرگانی هوتێل ڕێستۆرانت هەمووی لە حسەی خەڵکیانە بۆ لە هەندێک شوێن ئەزمە هەیە و لە هەندێک شوێن ئەزمە نییە خراپی لە تەوزیعاتە ئەمە جگەلەوەی کە منتوجەکە ئێستا 50 سیارەیە تقریبا ئەگەر وا بێ نزیکەی چلی دابەشەکرێەوە دەی بە بازرگانیە فرۆشت یعنی ئەگەر ئیرادە هەبێت بۆ تەنزیماتی ئەمانە دوو سیاست و ڕوئیەکی جێگیر نییە من دوێنێ شەویش باسم کرد طبعا وەزارەتی سامانچەکان چەندێ ڕێکی کەمی نووسی ئەوەش نیسانی نەبوونی ڕوئیایە کۆنیشە تازە نیە نووسینەکەی ئەڵێ یەدەکی غازی کوردستان 5.7 تریلیۆن مەتر سێجار سەیری ڕیزبەنجی جیهانی بکە کەواتێ کەوێتە دوای سەعودی حوتەمە باشە ڕوئیای تۆ چییە بۆ ئیستثماری ئەم غازە هیچ پلانت چییە بۆ ئایندا هیچ دوو گرێبەستە خراپەکان غاز ئێسم LPG کە هەیە و نییە گرانە و هەرزانە چییە ئەزانێ هەموو هیدانا غازن دینارێ داهاتی بۆ حکومەت هێرێمی کوردستان نیە $1 بە پێی و عەقدەی کە پێش 2006 ئەوانە کرا سێ بەرهەمی هەیە قادرکەرە یەکیان ئەم غازێ LPG ڕۆژانە نزیکەی 1050 تەنە کە 50 سیارەیەکەکە ئەمە تەنی داناغازە فرۆشێتە کۆمپانیای ساوز کوردستان بە $325 ئەویش نزیکەی 40 سیارەی ئێستا بێ بدەنە مەعمەلەکان بە چاکی ئەگار ناگاوە بابەتێکی ترە بە $350 و ئەوە کەشی توجاریە دوێنێ تا 950 میلیۆن لە نەجا پارەی غازیی بۆ حکومەت نییە مادەیەکی تری تیا پێوتێ کۆندێنسەیت وەکو نەوت خاوەیە بەڵام کوالێتەکەی زۆر بەرزە ڕۆژی 1700 تەنە ئەمیشی داناغازە حکومەت هێرێم لە داناغازێک کرێت واتە مڵکی داناغازە ئەمیش ئەیێنێ و ئەیکاتە ناوبوونی بەشی سێمی ئەو غازەیەکە بۆ کارەبا بەکارێت هەموو ڕۆژێ ئێستا ئینتاجەکەی 440 میلیۆن پێسێجارە لەم 440 میلیۆنە 305 میلیۆنی بەلاش بۆ کارەبا تەرخانەکرێت 135 میلیۆنەکەشی بە پارە داناغازی فرۆشێتە حکومەت هێرێمی کوردستان واتە غازەکەی حکومەت هێرێمێ بۆی کۆمەڵە عەقدی خراپ و کرد ئێستاش ئستمرارێتی هەیە و دۆسیەکانیش لە مەحکەمە ئەوە 2017 وانە باش کاک عەلی ئەگەر هەرێم مەبەستی بێت ناتوانێت لە 24 کاتژمێرە لە ڕێی کۆمپانیەکانی خۆی و لە ڕێی کۆمپانیا گەورەکانی خۆیەوە نەوت بگەێنێ بە هەموو ماڵێک بەرمی لێ نەوتی بەسەرا دابەش بکات ئەگەر بە 24 ساعت ناکرێت ئەمە بە پلان نەکرێت ئەگەر تۆ نەوتی خاو بپاڵێویت بە درێژایی ساڵ خەزانی گەورەت هەیە ڕۆژانە چۆن ئینتاجی بەنزینت هەیە ئینتاجی نەوتی سپیت هەیە ئینتاجی گازوایلێت هەیە لەم خەزانانە هەڵەکی دێ و لەستانە دابەشەکرێتەوە ئەیتر بە دابشکردنی نەوت دەبێ پرۆسەیەکی بەردەوام بێ و ئەتوانرێت یعنی زیاتر لەمە طبعا من هیوادارم من هەڵم بەڵام دڵنیام ڕاست غاز زۆرینەی لە سنووری سلێمانی و گەرمیان و ئەوانایە بۆ یەکەم تری ئیستثماریان ئەگەر نا بە ڕوئیا و پلانێکی جدی ئیستثمار لە غازا بکرا بۆری غاز مهم نییە ها من سەرۆکی لیژنەی وزەم دایان کۆمپانیا هاتێ مەمنونن کۆمپانیا هیچ دینارێکی حکومەتی ناوێت کەس نەیکاتە دەستەوە ناڵن یەکێک پارتی ناڵن ئامادەن بۆری غازی ڕاکێشن و بۆ ماڵە ئەگەر هەو ماڵی بۆری غازی بۆ بچێت یعنی دەستکەوت نییە کە کەس نەیکاتە این شتێکی مهم نیە 1 دیناری ناوێت کۆمپانیا خۆی ڕاکێشێت دوای غازەکە فرۆشێتەوە بە باڵان و خۆی لە هەموو دنیاێ این شتێکی زۆر مهم نییە ئەسڵەن یەکێتی و پارتی ڕێگرن لەوەی بۆری غاز نەچێت بۆ باڵە چکە نایڵن هیچ کۆمپانیا بەبێ شەریکی خۆیان میشە دڵنیا بەمە ئەمە مەسوولم لەقسە نایڵن ئەینا بۆری غاز بچێتە هەموو ماڵانەوە ئەو کاتە خەڵک لە بری نەوتی سپی غاز بەکارێنێ و یەدەکی غاز لە کوردستانە زۆرە
بەڵام استثماری پێویستی تیانەکراوە و بەرهێنانی پێویستی تیانەکراوە ئەوەی هەیە کێڵگەی قادرکەرەمە کە کێڵگەی قادرکەرم طبعا 2023 بەرهەمەکەشی زیاترەکە لە 440 ملیۆن بێتە 700 ملیۆن عفوا بێتە 700 ملیۆن. بۆیە یعنی ڕوئیانە ڕوئیا ئەگەر نا لە وڵاتێکی نەوتیە چەند ئێمە لە نەوتا دەوڵەمەندین لە غازا لە احتیاطیە ئەمە احتیاطانەی لەبارەی نەوتەوە وتراوە هیوادارم غازەکە شوانە بێ ڕاست دەردەچوون ها ئەوەی من تێگەشتنم بۆی دروست بووە وەزیری سامانە سروشتیەکانی پێشووت و ئەوانە ڕقەمی زۆر هەڵەیان لێدا بۆ جەز بوو ئەوانە نەتیجەکەی ئەمە بوو. ئێستا کێڵگەی خورمەڵەی لێ دەرکە کێڵگەیەکی حازری عێراق نزیکەی 175,000 بۆ 180,000 بەرمیل نەوتی هەیە خورمەڵە ئەمە کەیتر نزیکەی 230,000 بەرمیلە کۆی گشتی ئێستا ئەکسپۆرت ئەوە چێت دەرەوە بە پێی دیلۆی توانە 405,000 بەرمیلە و بەشێکی زۆری کێڵگەکان بەرە و پیربوون و نەمان لە ناوچوونە چن بۆ نمونە تەک بە یەکجاری وشکەکە واتە چۆنە ئەڕواتە ڕێجێ مەساحەیە چۆسە ئەوسێتە خوارد هەرێم لە غازا بووە ستاتیشەکەی لەسەر غاز بووە وەگەر خواستی جیهانیش بە تێبەڕبوونی کات بەرەو ئەوەیە چێت سەسەریکە ئەوروپا فشارێکی زۆر گەورەی لەسەر بوون بۆ غاز دوساڵ غاز لە بریتانیا چی لێها مەسەن بینی ئۆکرانیا و رووسیا ئەو معادلەی ئەوروپا و زەختی رووسیا لەسەر ئەوروپا خواستی تورکیا بۆ غاز تەڵەبی زۆر لەسەر ئەمە دیوی دووەمین ئەگەر نەوتی هەرێمی کوردستان بەراوردکەی بە عێراقی چ نییە 410,000 بەرمیل لەکوێ 6 ملیۆن لەکوێ بەڵام بۆ غازوانی قورسایی غاز زیاتر لە هەرێمی کوردستانە بەڵام طبعا برادرانی یەکێتی و گۆڕان طبعا بە یەکێتی زیاتر لە حکوومەتە هەتا قەتێ وردەکاری وشتانی پەلایانە یەکێ بدۆستنەوە بڕێ مەخزن دروستکەن چەندێ پارەیان کۆمەڵە زەوی بێنن مەترمەتریکەن و بیفرۆشن ئەمەی بن بۆ باسکەم ستاتیژی حکومڕانیە چۆن بە غاز یەک نمونەی تر باسە من طبعا ئەمەم پێوتونا بە خۆیان هەر ڕوبەڕوو پێم وتون بیر لەمان ناکەن هەر خەریکن یەکێ بدۆستنەوە بڕێ مەخزن دروست کە 5 دەفتەری تێشە 30 دەفتەرەکە 100 مەخزن دروست کە 130 دەفتەری خوانێ ئەمە ئێستا ساڵانە نزیکەی 350 ملیۆن دۆلار بۆ سەماد و ئەوانە ئەچێتە دەرەوە زیاتریش زۆر بە ئاسانی بە غاز و پترۆکیمیات ئەتوانێت دروستی کرد کولفەیە مەشروعان نزیکەی 300 ملیۆن دۆلار واتە بە ساڵی پارەکەی خۆی دەرەکە هەموو ساڵێکی 300 ملیۆن دۆلار تو خوایەکێتی بێ ئەمە بکا باشە جگەر بە قاچاق بێنی یا مریش بە قاچاق بێت بەخوا پێم وتون یعنی ئاو پێم وتون کاکەم شتە ستراتیژیانە بکەن خۆتان استیفادەکەن پارە ناچێتە دەرەوە منتوجێکی گەورەیە ئەوان حەزیان لێ ئەمشەو لە بارێکە هەشتاوەرەکەیان بسێت یعنی کێشەکە ئەوەیە نەبوونی استراتیژیە لە بیرکردنەوە ئەم دۆخەی کردووە بە تایبەتی من دیسان تەرکیزەکەمەوە چارەسەری کێشەکان بە کێشەی کارەباوە بە کێشەی گەرمکردنەوە بە کێشەی هەموو پێداویستەکانەوە غازە غاز لەکوێ هەیە لە سنووری دەسەڵاتیەکی باشە کاگالی هەرچی حیزبی دەسەڵاتدار و بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەندێک لە بەرپرسەکانیان یەکتر تۆمەتبارەکەن و ئەیگەڕێنەوە بۆ حکومەت دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی نەکرد بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پێک هاتووە لە کێ پێک هاتووە لەم سێ حیزبە ئەیکە ئەو سێ حیزبە بەشدارن لە حکوومەتە و ئەوان چارەسەری ئەو کێشانە نەکەن کێ بیکات طبعا ئێمە باسی دۆسەی سوتەمەنیەکەی ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز بە پێی یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ئەنجومەنی بەرزترین دەسەڵاتە کۆی پرۆسەی نەوت و غاز تەندەرە گرێبەستە مەسەن دۆزینەوە بەرهەمێنان کارکردن فرۆشتن بە بازار هەمووی گرێبەستە بە پێی قانونەکە هیچ گرێبەستێک بەبێ ئەنجومەنە ناکرێت هیچ گرێبەستێک بەبێ ئەنجومەن ناکرێت لەم ئەنجومەنە 5 کەسن سیانیان گۆڕان و یەکێتی دوانیان پارتی تا ئێستا ئەنجومەنە کۆ نەبووەوە یەکێتی و گۆڕان هیچ مشکلێکیان هەر خۆیان دۆسیەکەیان بە ناقانونی تەسلیمی دەستی پارتی کردووە پارتیش ئاوە بەڕێ و باکە هەموو ئەمانیش ڕازی ینی کواکێ کەسمان قسەیەکی جدیمان لیان بینیوە نە کاگالی کاری پەرلەمان چێ لێرەدا پشتی گەورە لەم پەرلەمانە چاوەڕێ ناکرێت لەبەرەوەی خۆ پێکاتەی سەرۆکایەتی زۆرینەی پەرلەمان نەبوونی ڕقابەیەکی و 4-5 وانگە هیچ وەزیری هەر نایە بۆ کۆبوونەوەی پەرلەمان مناقشەی بابەتی ینی لەسەر بابەتانەی کە باسێکەکەین نەوتە غازە باجە گومرگەت
زەویەت خۆدای ئەنجاری یاداشت نووسراوە بانکرد نایە ئەوەی ئینسان بە جوودە شخصەکەی خۆی لێرە لەوێ کەمی هەڵدا گرتی نەیگرتیتن. علی هۆکاری چییە هەندێک لە پەرلەمانتاران چەند پەرلەمانتارێکی لە دەرچێەوە پەرلەمانتارانی دیکە هەمووی بێدەنگن بە هەموو لایەنەکانەوە؟ وڵای ئەوە ڕەبتی بەخۆیانەوە هەیە بەڵام دوو جۆر پەرلەمانتار هەیە مەترسیدارە بۆ پرۆسەی بۆ خەباتی پەرلەمانی و بۆ پرۆسەی دیموکراسی و بۆ ئەوان یەکیان ئەو پەرلەمانتارانن کە ئەبن بە وتەبێژی حزب و ئەبن بە وتەبێژی حکوومەت لەبری ئەوەی بێ ڕقیبێکی جددی بێت ئەبێ بم جۆری دووەمیان ئەو پەرلەمانتارن کە نانیش لەسەر وردەکانیکە مەسەن نایە بڵێ کێشکانی غاز من لەم ڕۆژانە لێکۆڵینەوەیەکم کردووە 5 کێشەی سەرەکی غازم دیاری کردووە چۆنە و حەنچی نایە مەسەلەن وردەکاری بکە لە کێشەکانی نەوت و کێشەی بۆری نەوت و کێشەی زەوی و دێ قسەی عاتفیەکە ناتە خەتووکەی عاتفی خەڵکەکە بۆ نمونە ئەڵێ بە پارەی نەوتی کوردستان هەموو عێراق بەخێوە کەوانیە بەڵێ پارەی نەوتی کوردستان گەندەڵی تیا ئەوەی تیا لەوەکەم و کورتەکانی منە بەس هەموو عێراق بەخێو ناکرێت بۆ تااقەتی نییە حساباتێکیش بکات نایە بزانێت مەسەن بۆ نمونە پەرلەمانتار هەیە وا حسابەکە مەسەن ئەڵێ 410,000 بەرمیل نەوتە فرۆشێ ئەگەر نرخی نەوت $85 بێت 485 دلار تا برێن 405 بەرمیل کە ڕەتی $85 کە ڕەتی 30 ڕۆژ ئەکاتە ملیار مەسەن ئەوەنە کوا پارێک ناکە ئەبێ بڵێ مەسەلەن نەوت $85 تۆ بۆ بەراقسی ئاڵزەی فرۆشی وردەکاریکە دیاری دوای ناقسیانزەکە لە 158 بۆ خەرجی شەریکاتە چێ بۆ ڕبحی شەریکاتە چێ بۆ کری بۆریە چێ ئەبێ بێ هەر سێ بەشەکەی دیاریکەی طبعا ڕبحی شەریکات تۆ ناتوانین دەستکاریکەوە عقدە بەڵام مەساریفی شەریکات بەهۆی گەندەڵیەکی زۆرەوە زۆر بوو ئەمە توانین دەستکاریکەی ئەوەی من طبعا خەریکی لێکۆڵینەوەیەکەم لەگەڵ کۆمەڵێک برادەرە لەم ڕۆژانە تەواوێ گەورەترین گەندەڵی لە کرێی بۆری و خەرجەکانی بۆری و عقوداتی بۆریەکان دێنیێنی تیا دواتر تاوامان کرد بە تەفسیلی باسی نایە بێ ئیش لەسەر ئەم وردەکاری بکە خەڵکیش نازانێ خۆ ینی خەڵک توزانێ ئەڵێ وەڵا قسەکەی ڕاستە ینی کاتێک کە پەرلەمانتار بە ئیشی خۆی هەڵ نەسێت خەتووکەی عاتیفەی خەڵکدا بەشێکشی بێ بە وتەبێژی حزب و حکومەت نەتیجەکەی هەر ئەمە دەرەشی کە باسی خەڵکی کاک عەلیکە پەرلەمان چاوەڕێی کاری زۆر گەورەی لێ ناکرێت کاتی ئەوە نەهاتووە بەڕێستووە ئەو پەرلەمانتارانی کە بە دوواداچوون بۆ ئەم کێشە و گرفتانە ئەکەن ینی شێوازی کارکردتان بگۆڕن وەزیری سامانە سروشتەکان نایەتە هۆڵی پەرلەمان ئێوە بچنە لای وەزیری سامانە سروشتەکان بەردەم وەزارەتی لێ بگرن بڕۆشتوین ئێمە لەگەڵی شاکۆ هەتا وەزیری سامانە سروشتەکان بڕیار بەدەستی نەوت نییە لەم وڵاتە لای سەرۆکی حکوومەتە زۆر ڕێگەمان تاقی کردوتەوە زۆر ڕێگەمان تاقی کرد خۆی تۆ سێ ڕێگە لەمان بەسات لە پەرلەمانە پێڕەوی ناوخۆمان هەیە ئێمە کە من لە خۆم دەورم هەبووەتیان نووسینەوەوانە قولی پێشوش ڕێوشوێنە پێڕەویەکانە بۆ دیاری کراوە چییە 1 2 3 4 بەمەیشکی دووەمیان دادگاکانمانەیە کە لە ڕێگەی داواکاری گشتی و دەستەی نەزاوە دۆسیەکانە بیتە دادگا ئەوەشم گرتووە دەبن سێمیان لە ڕێی میدیاوە ڕای گشتی دروستەکە چونکە هەندێک خەڵکەڵێ کەرگی پەرلەمانتار با بە یەکێ لە ئەرکەکانی پەرلەمانتار قسەکردنە بێ قسە بکات دروستکردنی ڕای گشتی لە دنیا یەکێکە لە ئەرکەکانی پەرلەمانتار ئەرکی نوێنەرایەتیکردن قسەکردنە بە ناوی خەڵکەوە بۆیە قسەکردنیش گرنگە هەر سێ ڕێگاکەمان گرتووەتە بەر بەڵام چۆن وردەکارێکەکەی چۆنەوە نەبوونی کەناڵێکی ئاسمانی کاریگەری پیشەی بێلایەنیش زیانی داوە من زۆر جارەڵێم کەناڵێکی ئاسمانی پیشەی بێلایەن لە پەرلەمان گرنگترە باوەڕکە لەم بەم پێکاتەی ئێسەی پەرلەمانەوە کەناڵێکی ئاسمانی پیشەی بێلایەن کە بتوانێت فۆکس خاتە سەر گرفتەکان لە پەرلەمان کە نیمانێس بەڵێ کاک عەلی ئێمە پەیوەندی بە پەرلەمانتارانەوەکەین بەڵام هیچیان ئامادەنی لەسەر کێشە و گرفتەکان قسەمان بۆ بکەن و بەشداری بەرنامەیەکی لەو جۆرە بکەن بەڕێست و پەرلەمانتارانی دیکە کاتیەوە نەهاتوە پێشڕەوی هاوڵاتیان بکەن و ئێمە وەکو دەستگای میدیایی شارپرێس ئامادەین بەردەوام لە جوانەکانی ئێوە بگوازینەوە کاتیەوە نەهاتووی پێشڕەوی هاوڵاتیان بکەن و کە بەم شێوەیە قەیرانەکان ئاوا زیاتر نەبێت و بۆ شێوەیە ئاڵۆسر نەبێت سەیکە پێشەویە کرێ بەڵام زۆر جاربێت تۆ بزانی پەرلەمانتار فەرماندەی سەربازی نییە پەرلەمانتار سوپای بەدەسەوە نییە فەوجی بەدەسەوە نییە کۆمەڵی ئالیەت و کەرەستەی بەدەست ئەبێ بەم ئالیەت و کەرەستانە زەختەکانی بکە وشیاری دروستکە فشارکە لۆبی بکە ناوەندە دیپلۆماسیەکان میدیای دەرەوە تێبگەێنێ و لە
پێڕەوی ناوخۆ ئەوانە جوودەکانی خۆی بکە یعنی مەسەن چۆن ناکرێت چاوەڕێی نەشتەرگەری لە مامۆستا بکەیت ینی ئیشەکەی ئەو مامۆستایە ئیژی پەرلەمانتاریش مەسەن خەڵکی بە مناڵە کاکە ئەرە تێر نەبووی لە قسەکردن قسە چ سوودی هێت چی بۆ پێمیانی بچم دە سوپام نییە وەزیر نیم ئەمرم پێ بێ دادوەردیم پەرلەمانتارم کەرەستەکەی بەردەسی من ئەمەیە چەکەکەی بەردەسی من ئەمەیە من ئەتوانم بەم کەرەستانە ئیشەکانی خۆم بکەم ئەگەر نا خەڵکی دەرەوەی پەرلەمان دەیان کەسی باشترێکە ئەتوانێت ڕابەراتی خەڵکە هەمومان پێکەوە بیر لە دروستکردنی بەرەیەکی نیشتیمانی کاریگەر بکەینەوە یعنی پێش هەموو شتی ئەوە گرنگە بەرەیەکی نیشتیمانی کاریگەر کە دەنگە ناڕاستیەکان کۆ کاتەوە و فۆرمەلەیکە بۆ پرۆژەیەکی سیاسی عەقلانی جدی نەشەڕەجنێ بکە نەختووکەی عاتیفەی خەڵکدا نەتەسلیمی دەسەڵاتیش بێت بەڵکو بەدائیری عەقلانی پێ بێ بۆ کێشەکان دیدی ئێمە بۆ سامانی سروشتی کەنەوت و غازە ئەتوانێت لە وڵاتە ئەمە بێت دیدی ئێمە بۆ سوپا ئەمەیە دیدی ئێمە بۆ خاڵی سنووری ئەمەیە بۆ سیستەمی موچە ئەمەیە کە بۆ ئاو کە 5 ساڵی ئایندە گەورەتی گرفتە بێ خەیاریەتی کوردستان دەگرێتەوە زۆر لە گرفتی نەوت و موچە خراپتر ئاوە دیدی ئێمە بۆ ئەمانە ئەمەیە دۆخی کوردستان پێویستی بەمەیە کاتێک کە ئەمەمان دروستکە و کاتێتوان بە ڕێگەی میدیایی بە ڕێگەی مەدەنی بە ڕێگەی فڵان شارەکانی خوڵان کاتی نهاتوە ئەو بەری نیشتیمانی دروستکرێت بەڵێ کاتی هاتووە بەڵێ کاتی دروست ناکرێت ئەزین چۆنە ئێمە لە گفتوگوین لەگەڵ لەوانەیە دەیان کەسا قسەمان کردبێ بەڵام ئامادەکاری زیاتریەوێ دروستکردنی هۆشیاری زیاتریەوێ پشتیوانی زیاتریەوێ سەقافەتی خەڵک هێشتا ئەوەنە ئاستەنگی زۆری لە بەردەسە ئاستەنگان تەنیایەتی و پارتینی هەندی حزبی دیکەیە کە مەسەن ڕەنگە ماکینەیەکی گەورەی ئەلامی هەبێ و ئیش لەسەر ختووکەدانی عاتفەی خەڵکا و باوەڕی بە بەشاریعی جدی و ڕوئیای جدی نەبێت کە ئەوەش خزمەتێکی گەورەی دەسەڵاتە لە نەتیجە یعنی بێکێشە نییە بەڵام هەر ئەبێ بکرێ یعنی من جگە لەوە ڕێگەیەکی تر نادۆزمەوە ڕێگەیەکی تر شنا هاوڵاتی چاوی لە دەستی ئێوەیە هاوڵاتی چاوی دەستی هەندێک پەرلەمانتارە کە ئێوەش بڵێن هەموو هەوڵێکمان تاقی کردوێتەوە بەڵام هیچ چارەسەرێک نەبووە ئێستا هاوڵاتی چاوی لە کێ بێت چۆن چارەسەری ئەم دۆخە ئەکرێت خۆی بێئومێدێکی گەورە دروست بووە کە ئەمەش خراپە چۆن چارەسەرەکرێ بێ فشار بکرێ بێ وشیاری بکرێ وەڵای وشیارەکەیش وان نییە یعنی وان نییە تۆ سەری ئەو هەموو دەستخۆشێکە لە سەرۆکی حکومەت وتێت هەر بە جدی چێ نەمانێ من دوێنێ دوو پۆستی هەردووکیانم بینی هەر بەڕاستی تووشی سەد بەبوو یعنی پێم وا بوو خەڵک زۆر تووڕێ کەژی بینی وانە بوو ئەوە نیشانەوە ئێمەمانان هێشتا بە تەواوی ئەو هۆشیاریەمان پەخش نەکردووە دوایەوە کە ئەو جەبهەمان دروست کرد ئەتوانێت هەنگاو بە هەنگاو بچی لە پێشەوە بۆ زۆر شتیت لە ئێستادا هاوڵاتیان جگەلەوەی کە ئەو هەموو قەیرانەیان بەسەردا بووە بەڵام هاوڵاتیان نەتوانتنانە ڕخنە لە حکوومەتی هەرێمی کوردستانیش بگرن لە چەند ڕۆژی ڕابردووە لەبەروی هاوڵاتیەک لە پارێزگای هەولێر ڕخنەی لە حکوومەت گرتبوو ڕخنەی لە سەرۆکی حکوومەت گرتبوو بە بڕیاری گرێبەستی ئەلکترۆنی بەڵام دەستگیر کراوە ینی ئەکرێت حکوومەت بگاتە ئەوەی کە ڕخنە گرتن تەنانەت قسەکردنیش لە هاوڵاتیانی قەدەغە بکات بەداخەوە بن لەسەر ئەوەشم نووسی ئەوە پێشاتێکی زۆر خراپ بوو پێشاتێکی زۆر خراپ بوو کە لەسەر ڕخنە طبعا وردی کە دوی سلەوانەیەڵێن بە قانون کردومانە بەڵام ئەم مەساحە ئازادیە بێ هەبێ عین تۆ بە قانون ئەم کابرا ئەڵێم کابینی ئەم حکومەتە و چێک و هاتن بەس پارە لە خەڵک کۆکەن و پارە بەر بردومانە وەرە بۆ دادگا و سزنی کەوت لە مەحکەما بیسەر نابە بێت کە تۆ بەرپرسیارەتێک وەرگرت لەم دۆخە خراپا کە خەڵک لە کابراوتی لە دەلاوە زەختی لەسرە ڕۆژێ گرێبەستی ئەلکترۆنی ڕۆژە فلان ئەبێ بەرگەی ئەوەش بگری قسە و پیاڵێن ئەبێ بەرگەی ئەوەش بگری کە من ڕۆژانە سەدان کەس بە کۆمنت و بۆ قسەم پێڵێ ئێ باشە خۆڵ نەبژاردەیە پەرلەمەنت من برایەک ترمێ کەس نایناس کەس قسەی پێدا کە بەرپرسیارەتی وەرگر ئەبێ ئامادەی ئەوە بێ بەڵام پێ ناچێن کابینە زیاتر حەزی لە ڕێوشێنی محکەمەوە کاگاڵی قەیرانێکی زۆر بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی گرتووەکو لە بەرنامەکەیە باسمان کرد ئەماکەم بە کۆتا پرسیارم هیچ ڕووناکیەک هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لەم قەیرانان ڕزگاریان بێت ئیدارەیەکی جدی هەبێ
دۆخەکە بەرەو باشیە ڕوە نرخی نەوت بەرز بووەتەوە داهاتەکانی ناوخۆزیایی کردووە بەڵام بەدوو ئیدارەی و بەدەست بەسەراگردی داهات و بەم فۆرمە لە حکومڕانی دۆخەکە باش نابێ من پێ دەڵێم ئەگەر ئیرادەیەکە بێ سەرۆکی حکومەت جێگرەکەی ینی خۆی سەر ناشوی خوانە بەیسە کێ منافسی کاک پاڤڵ و کاکوبان هیچ نەماوە ساحەکەیان بۆ چۆن کاک مەسرور وهانە لە چیان کەمە ینی ئەوەی کە هەیە ئەوەیە گوێ بگرن لەوەی چۆن استثماری و غازە بکەین چۆن استثماری ئەم نەوتە بکەین چۆن داهات ڕێک یان من یەک نمونەی بەسیط بۆ ئێمە برا ئەمە گرنگە بۆ ئێوە شتوان وەکو هەواڵ بەکاری بێنن لە یەکی حوتی 2020 یاسای چاکسازی چۆتە بواری جێبەجێ کردەوە تا ئێستا موچەی یەک خانەنشین ناسایی نەبڕاوە ئابیرتە چەندێ پێش ئێستا قایمەی وەزیر و شتەکانیان بڵاو کردەوە ناسایی و ئەبڕێوانە بەخوا تا ئێستا دینارێکی موچەی یەک کەسیش نەبڕاوە باشە تۆ ئەوەی بە عەمید و عەقید و لیوا خانەنشینە بە وەزیر و بریکار و بەوە خاننشینە بە ناسایی خاننشینە ئەوە ئیجاعاتی لەگەڵ ناکەی نەتیجەکە ئێرەم دۆخێ هەرچەوتم کۆتا پرسیارمەکای عەلی بەڵام ئەوە تا بینیمان بە 200 ملیارەکەی بەغداوە حکومەتی هەرێم بەم جۆرە موچە دابەشەکە بەڵام لە دواکەوتنی 200 ملیارەکەیە ئەوە تا ئێستا کە ئەمڕۆوا لە کۆتایی مانگی یەک نزیکە بینەوە و بەڵام هێشتا موچەی مانگی 12 تاوای دابەش نەکراوە چارەنووسی موچەی فەرمانبەران لە ساڵی 2022 چی لێ بەسەر دێت وەڵای تەسەوورکردنی ئەمە قورسە وەبتە بە دوو سێشتەوە یەکەم ئەگەر یەکێتی پارتی یا دوو ئیدارە ئاوا تەعامل لەگەڵ داهات و دەست بەسەراگرتنی داهات بکەن زۆر خراپ ئەمە یەکەم دووەمیان ڕەبتە بەوەی کە بەغدا ئەینێرێ یا ناینێرێ بەداخەوە یعنی من پێ دەڵێم مانگی پێشوو داهاتی با سلێمانی بۆ باس بکەم بەس کارە بە 73 ملیار بوو برایم خەلیل باشماخ و پەروێزخانی ژکەی 47 ملیار بوو 73 بە 47 جگە لەوانی تر هەموو سلێمانی بۆ دامی موچە 7 ملیاریدا ئەوکەی تری چی لێها تەنیا داهاتی برایم خەلیل و حاجۆمەران 110 ملیار بوو هەموو سنووری ئیدارەی پارتی بۆ دامی موچە 93 ملیاریدا جواز لە مرور و ڕسوە چی خۆمەشاری گەورەش سڵایەتی مەشارێژەوە ساڵ بۆیە تام دەست بەسەراگرتنی داهاتەیە بێت دۆخەکە باش نابێت ئەگەر داهاتکەی بە سیستەماتیکی بە سیستەمێکی بانکی تەندروست پارە وەرگیرا و کۆکرا و گەڕاوە خەزێنی گشتی ئەم گرفتانە شتەیە سواس بۆ بەڕێز عەلی حەمەسا ئەندامی پەرلەمانی کوردستان بەشێکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت سواس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوویت